هاوزمان و هاو نیشتمانی خۆشەویست. ئەمن کوردێکی دانیشتووی ئەوروپام خەڵکی شاری شنۆ. ئەو ڤیدیۆیانە دانانێم کە ئێوە ئامۆژگاری بکەم یا ئێوە هان بدەم بچن خۆتان بەکوژ بدەن. بەڵکو هەموو ڕۆژێ ڤیدیۆیەک دادەنێم تەنیا ڕوانگە و سرنجی خۆم سەبارەت بەو ڕووداوانە و ئەو جوری کە ئەمن شتەکان دەبینم و شتەکان لێک دەدەمەوە باسییان دەکەم. تکایە بەو حیسابەی دامنێن کە ئەمن خەڵکی هان دەدەم بۆ بەخۆ بەکوژدان. بۆچی ئەمن لاینگری ئەوەم کە ئەو ڕەوتە نابێ ڕابوەستێ، ئەو جوڵانەوەی نابێ ڕابوەستێ. بۆ؟ تەبیعەتەن ئەمیش خزم و کەس و دۆست و ڕەفیق و هاوزمان و هاوشاریم لەوەیە و تەنانەت تەبیعەتەن ئەمن ئەوە وڵاتی منە، وڵاتی من بڕۆخێ بسووتێ وێران بێ دوای چاکردنەوەی کاتی دەوێ، بەڵام هۆکاری هەیە. ئازیزان، ئەمن لێرە لە ئەوروپای دەژیم. لێرە منداڵی من یا هەر منداڵێکی خارجی دیکە لە مەدرسەی لانیکەم هەفتەی 1 سەعات دەرسی زمانی دایکی بۆ دادنین. یعنی ئەمنی کورد کە لە ئێرانێ وڵاتی خۆمە ئیجازەی زمانی کوردیم نییە و تەنانەت زمانی مە هەر کتێبەکەشی وەجیر نەدەکەوت، دەبا بە دزی یا لەجێیەکی ئەگەر مجلەیەکی سروەی هەبا کەویش 1000 مارک و تانە و تەشەریان لێ دەدا، دەبا لە جێوا خوێندباتەوە. ئەمن حروفی ئەلفبای کوردیم نەدەزانی نەمدەزانین چۆن دەنووسێت چۆن دەخوێندرێتەوە. لێرە هەر منداڵێکی خارجی هەفتەی سەعاتێک معلیمی خصوصی بۆ دەگرن، معلیمێکی بۆ دەگرن، ئەو معلیمە دێ دەرسێ بەو منداڵی دەڵێ تەنیا 1 شەرتیان هەیە، لەو مەدرسەی دەبێ ڕێژەی ئەو منداڵانە 7 کەس بێت. لە هەندێک مەدرسانیش دەڵێ دەبێت لانی کەم 4 هەتا 5 منداڵی کورد لەو مەدرسەی هەبێ ئێمە معلیمێکیان بۆ دەگرین. یعنی بۆ 4-5 کەسان معلیمێکی دەگرن، هەفتەی سەعاتێک دێ دەرسی زمانی کوردیان بۆیەنە پێدەڵێ یا زمانی فارسیان پێدەڵێ. چاو ئێمە لەکوێ دەژین؟ چاو چه وڵاتانێک لەو دنیای هەنە و وڵاتی مەش چەندە وێرانە؟ بۆچی وا دەکەن؟ ئەم بارها دەپرسم بۆ ئەوە دەکەن؟ ئەو 1 سعات کوردی خوێندنی زمانی منداڵی من چ قازانجێکی هەیە غەیرە زەرەری ماڵی و کێشە و دەرسەر بۆ حکوومەتی؟ دەڵێن نا، ئەگەر ئێوە چون لە ماڵە بە کوردی قسان دەکەن، کوردی زمانی هەست و ئیحساسی ئێوەیە، زمانی خەونی ئێوەیە، ئێوە بە کوردی خەون دەبین، ئێوە بە کوردی محبەت پێک دەکەن، بە کوردی عشق دەکەن، دڵداری دەکەن، بە کوردی ناڕەحەت دەبن، بە کوردی خۆشحاڵ دەبن، هەموو شتێکتان بە کوردیە. دەڵم مادام زمانی ئەسلی و زمانی دایک و کوردیە، دەبێ ئەو زمانەی باش فێر بن و ئەگەر ئەو زمانەی باش فێر بوون، ئەگەر ئێوە بە کوردی توانیتان هەستی خۆتان جوان دەرببڕن، بە کوردی توانیتان عیشق و ئەوین و هەموو شتێکی خۆتان جوان دەرببڕن، ئەو کاتی زمانی ئەو وڵاتەی مەشت تا جوانتر فێر دەبن. چاو شعوری خەڵکی ئوروپایی، شعوری وڵاتانی ئوروپایی لە چەندە لەسەرەیە، بەڵام چاو شعوری حاکمیەتی ئێرانی چەندە لە خوارەیە، زمانان نابود دەکا. یعنی هەموو ڕۆژی هەوڵ دەدا کە تۆ زمان قسەی پێ نەکەی. زمانی ڕەزا شای گۆڕ بە گۆڕ زمانی کوردی مەمنوع کرابوو، کەس نەیدەوێرا هەتەنان جلی کوردیش دەبەرکە، دەیویست کولن ئەم ملەتی کورد ڕێکشەکان کە ئەوانە خەتەرناکن. بۆیە نابێ کاتێک کە خەڵک ترسی شکاوە، خەڵک کاتێک کە نیروهای ئینتیزامی، نیروهای دیکەی بەکرێ جیرای حکوومەت دەترسێن، حەیفە مەیدانی چۆڵکی. چاو بۆیە من دەڵم ڕوانگەی خۆم دەڵم بزانن لەو سەری دنیای من لە قوتبی شمال دەژیم، جێگایە کە شمالی ئەو وڵاتی من هەمووی هەروەرچ و بەراز ڕەنگە لە فاسلەی بینی 2 شاران داهاتوو ئینسانێک ماڵێک خانوویەکی نەبینی، فقط هەمووی بەفر و چۆستان و دەعبا و جەنگەڵ. بەڵام لەو جوورە جێگایانە ئەوە ئەهمیەت وە زمانی دایکی کابرایەکی دەن کە 1500 کیلۆمتر یا 5000 کیلۆمتر لەو سەی دنیاڕە هاتووە بۆ ئێرە، ئەهمیەتی وێ دەدەن، چون دەزانن زمانەکەی ئەو زمانی خۆیان بە قووەت فێر دەبێت. لە باتی دەوڵەتی ئێرانی کوتبای هەر کوردێک کە زمانی کوردی باشتر بزانێ، فارسیش جوان فێر دەبێ و تەنانەت کەلیماتی کوردیش دێتە نێو فارسی و دەوڵەمەند دەبێ و زمانەکەمان بە گەورەتر و بەرفراوانتر دەبێ، لە باتی وەی مەمنوعی دەکا، ناهێڵێت تو فێربی.
بۆ چون قەزیە مشکلەکە هەر زمانەکە نیە مشکلەکەی لەگەڵێ دەیەوێت ئەتوو بتوێەوە دەهەوێت تو بتوێەوە. بەڕێز خالیدی عەزیزی سکرتێری حیزبی دەموکراتی کوردستانی وەختی خۆی و ئێستاش کاوتە بێژی حیزبی دەموکراتی یەکگرتووە کە بەخۆشیەوە یەکێک لە بەرەکەتەکانی یەکگرتنەوە بەڕای من ئەو شۆڕشە بوو کە هەڵایسا دەڵێت چێشتی خۆش لە بۆنی ڕادیارە بەڕاستی منەوەی بە بەرەکەتی یەکێک لە بەرەکەتەکانی یەکگرتنەوەی دەموکراتەکان دەزانم. جارێکی قسەکی زۆر جوانی کرد کوتی لە خیابانێکی ئاڵمانێ چاو لە خەڵکی کەن دەبینن هەژنۆدە سەرزەردان چاو لێ بکەن ئێوە نازانن ئێوە لە دوو ڕاهەت دەڵێن ئەوە هەموو ئاڵمانین چون هەمووی سەریان زەردە و پێستیان زەردەوە هەموو یەک دەچن بەڵام کاتێک کە ئێوە دەچن لیان نزیک دەبنەوە لەگەڵێکی سڵاوێ دەکەی دەبینی یەکیان بە ئۆتریشی قسە دەکا یەکیان بە سوئیسی قسە دەکا ئەو دەمی کە وە دەنگ دێن وە زمان دێن ئەتوو دەزانی کە ئەوە یەکیان ئاڵمانیە یەکیان سوئیسی یەکیان ئۆتریشیە یعنی زمانە کە بەمە دەڵێ ئەمە چی زمانە کە بەمە دین نییە بۆیە خەڵکێکی زۆر لە وڵاتانی دنیا موسڵمانن خەڵکێکی زۆر مەسیحین بەڵام هەر کەسە نەتەوەیەکی جیاوازن هەموو چوارچێوە و جوغرافیا و سنوور و سیاست و تەنانەت فەرهەنگی جیاوازشان هەیە. دوو دینی مەسیحیەت و ئیسلام لە دینە گەورەکانن دی بەڵام ئایا هەموو ئەو وڵاتانە بران نا پێکەوە بەشەر دێن یەکتر دەکوژن جوغرافیا جیان هەیە ڕئیس جمهوری جیاوازیان هەیە اقتصاد و هەموو شتێکیان جیاواز خواردنیان جیاواز هەموو شتێک کە بوو نەدین دین نییە مای برایەتی گەلان زمان مای برایەتی مێ زمان دەرخەریەوە ئەمە نەتەوەکی جیاوازین ئەو دەوڵەتە بۆیە زمانی مە نابوو دەکە ئەمە نابوو دکە ئەگەر ئێمە بووین بە فارس بووین بە زمانی ئەسلی ئەو وڵاتەی کە بوو توانێتەوە سبەینە هیچ پێش ناکات داوای مافێکی دیکە بکەین دەچێت لە مەشە دێڕا لە شارێکی جنوب ئێرانڕا دەچێت پاسدارێکت بۆ دێنێ پاسدارە کەڵگاییمان لەسەر دەکات تەمات دە ناموسی خەڵکی دەکات ئەمن جوانم وە بیرە خەڵکی گوندی حەسەن نوران بووم جوانم وە بیرە داوای لێبوردن کە فەرماندەی پایگای حەجەمێکی پیسەکەی دانازانم بە قەولی خۆمان ئەمە هەر دەمان کوتی حەجەمیان دوایە تەماعی دەدووسێ کچی ماڵەکان دیکرد یەکیش نەبوو منداڵ بووم دەشم دیت کەوە دووشیان دەکەوتن حتا دەمدیت لە چۆش لە کەمینیاندا ڕادەوەستا منداڵ بوومۆندە منداڵ بووم کەس حیساب بۆ من نەدەکرد حتا ئەگە قسەشیان وێگرا بە بێدا چوبام حیسابیان بۆ من نەدەکرد دوایە کە گەورە بووم دەمزانی چاو حەجەمێکی پیسەکەی لێوەرە پاسدارێک دێ لە پایگای شەوێ لە پایگایە دیەکەی کۆنتڕۆڵ دەکا بەڵێ حیزب نێتەوە کەسێک کارێکی نەکا بەیانیش دێ ئەوە دەگەڵ ناموس و خوشک و برایمە دەکە ئەگەر زمانەکەمان تواوە ناتوانین دیفاع لە خۆن بکەین ئەو دەمی دەمان کاتەی خۆیەوە بۆیە تکایە ئەو ڕەوتێ ڕامەگرن ئەو ڕەوتە زۆر چاک چۆتە پێش زۆر چاک چۆتە پێشێ ڕای مەگرن ئێمە لەگەڵتان دەمێنینەوە هەتا سەر یەک شتیش بڵم زۆر خەڵک پێیان وایە ئێمە لە ئەوروپای جێمان گەرمە و هەر دەتوانین دەستور بدەین و لێ ڕاقسەی زەلام بکەین و وانە بەڕاشکاوی دەڵم خەڵکێکی زۆر لە ئەوروپایە بەڵام 5 هەتا 10% ئەو خەڵکەی لێرەش دەوێری قسان بکە بەشی هەرە زۆری ناوێرە قسان بکە بەشی هەرە زۆری تەنیا لە بەرەوەی کە ساڵە جاری دەتوانێت بێتەوە ئێرانی و ئەو ڕێگای لە خۆی نەبڕێ ئەوەی بەڕیسک دەزانێت پێی وایە حکوومەتی ئیسلامی هین قەوی قەت تێک ناچێت وا ترساوە ئەوەی بەڕیسک دەزان حازر نیە ئەو سەفەرە ئێرانی ئەو سەفەرە توریستی خۆی دەست بدە 5 هەتا 10% خەڵکی لە ئەوروپایانە کە دەگەڵ شۆڕش و دەگەڵ خەڵکی وڵاتی خۆیان ئەوەی بەڕاشکاوی بڵم جا با خوێنی خۆم تاڵ کەم بە هەرچی دەگەڵ ئەمن دەزانم بەو ڤیددیویان لە زۆر جیان خوێن تاڵ دەبم بەڵام من ئەوڕۆ مەسئولیەتم لەسەر شانە بەنیسبەت نەتەوەکەی خۆم بەنیسبەت
لاوانی شارەکەی خۆم لە شاریش چووکەی وەک شنوێ دەیەک شەویدا 3 شەهیدی بدە. ئەو ڕۆژ نییە لە سەقزی لەسەر دەشتی لە کەرماشانی لێر و لێ خەڵک بریندار نەبێ شەهید نەبێ. چۆنم لێر لە ئوروپارە نەوێرم قسەی دەڵێ نەوێرم هەر ڕوانگەی منی خۆم کە ئوروپانشینم بیر و بۆچوونی ئێرەم گرتو ئەخلاقی ئێرەم گرتو چۆن نەتوان ڕوانگەی خۆم بڵم. بۆیە ئەمە جوانیە بڵێ جێمان گەرم بێ. ئێمەش سەختی خۆمان هەیە ئێمەش جرئەتی دەوێت لێرەش قسە کرد. لەگەڵ تانین بمێننەوە.